باشە وەزعی سلێمانی وەکو جارانە تخوا ئەوە وەعزە میلیشیاکان چۆن بوونەتە هەڕەشە بۆ گیانی خەڵک. ماوەیە کە سلێمانی پایتەختی سەقافە کەوتۆتە حاڵەتی ئینزارەوە. وەزعێکە وەکو ژنەکە گوتی تخوا ئەوە وەعزە هەر جاران خۆشتر نەبوو. جاران لە سلێمانیە مفەکر و مونەزیر و نووسەر و بیرمەندەکان ڕخنەیان دەگرت و چالاکی و هونەری و ڕۆشنبیریان سەرپێدەخست. بەڵام ئێستا هەر مفەکرە گەورەکەی شار شنیار ئەنوەر و شیرین یونس و حەمە تاڵەبانیە. لەمانە خۆشتر ئەوەیە کە هەفتەیەک پێش ئێستا میلیشیاکان بە تۆپ و مەدفەع و دەبابەوە چوونە نێوژۆری نووستنی مناڵان و سەدان تۆپ و تانکیان تەقان و زراوی ئەو خەڵکە داماوەیان تەقان و سوکایەتیان بە تەرم و دیل و لاشەی کوڕە کوردی پێشمەرگە کرد بە بەرچاوی دنیاوە. کەچی سەرۆکیەکەتی لە کۆنفرانسی حیزبە دیکۆرەکانی سۆسیالی عەرەبیەی گوت وڵاتانی ئەوروپی ڕوڕەشن و چۆن ڕوویان دێت باسی مەدەنیەت و ئازادی دەکەن. ئەشیوت بنەماکانی مەدەنیەت بە بڕوابوون بەوە ئەچەسپێت کە تۆ باوەڕت بە دامەزراوی بوون هەبێت. ئەدیکا کە تۆ کە سەرۆکی حیزبیت کوتانیت ئەو هەموو هێز و چەکدارە بۆ ئامۆزاکەت بجوڵێنیت. تۆ لەمانە گەڕێ تخوا وەرن با قسێکی خۆشتان بۆ بکەم. هەرچی داواکراوی ئەو دووز و ئامرلی و ناوچانی خوارو هەیە کە پیاویان کوشتووە و لە یاسا هەڵاتون هێناویان و کردویانن بە چەکداری کۆماندۆ. کەچی ئەمانە بە مکەبەرەیەکەوە هاواریان نەکرد هۆ لاهور و براکانی و خزمەکانی وەرنە دەرەوە فەرمانی دادگاتان هەیە و ئێوە لە یاسا دەرچوون. چیت گوت براکەم؟ تخوا هەر جاران خۆشتر نەبوو. ئەمانەش قەینە کابرا هاتووە تۆپ و درۆن و دەبابە بە ماڵی مەدەنیەوە ئەنێت کەچی وتارێکی دوور و درێژی نووسیوە لەژێر ناونیشانی چۆن بتوانین بەرامبەر دژمنەکانمان یەک بین. چۆن براکەم؟ چی گفتی؟ لاشەی پێشمەرگەیەکی بێموچەی گیرفان خاڵی داما و لەسەر ئەو شەقامە کەوت بوو کە بەدەمگیان دەرچوونەوە سوکایەتیتان پێ ئەکرد کەچی دوو کچە مۆدێل تازە بە تازە لەسەر بودجێ ئەو زۆنە پارەی کلیپ و گەشتی ئەوروپایان بۆ سەرف کراوە. لا حەولە وەلا. دەی وەڵڵا هەر جاران وەعەز خۆشتر بوو. کوڕە ئەمانە قەینا کابرا هاتووە ئامۆزای خۆیە کوژێت و تۆپ و تەیارەی پێوانێت کەچی بانگەشەی ئەوە ئەکات کە چۆن ئەمریکا و ئێراندان بە خۆیانە بگرن و بارگرژی لە ناوچەکەدا دروست نەکەن. یا ئەڵڵا خەریکە وردە وردە عەسابم تون نەبێت. لە ئاخیرا حەزەکەمەوە چان پێ بڵێم. دوای 8 دانە ڕۆژ لەو کۆمەڵکوژیەی لە لالەزارا کرا تازە بە تازە هەندێک نووسەر و مفەکری تەسەنوعی سلێمانی ئەجوای زەوقیان کردوێتیە و دەستیان کردووە بە وتاری 2006 بێناوەڕۆک و موبەڕێری و بێدەنگیشیانەوە بووە گوایە لەو کاتەیە شۆک بوون و نەیانتوانیەوە قەڵەم هەڵبگرن و بنووسن. دەی وەڵڵا جارانیش وەعەز خۆش نەبوو. تخوا واز بێنن تا منیش تێک نەچووم. کاکە بڕۆن خواتان لەگەڵ تا ئێوەش نەگیراوە.